من سەرەتا پیرۆزبایەکی گەرم لە ساڵیادی دامەزراندنی ئەژانسیە نادۆڵەکەم کە بەڕاستی هەم مێژوەکەی هەم ئەو کارانی کە ئەنجامی داون جێگەی ستایش و جێگەی تەقدیم لە ڕۆی ئەلامیەکەیەوە، چونکە بێگومان هەمووان نەزانین ئاژانس بوونی ئاژانس خۆی بۆ خۆی بەشێک و کرۆکی کاری میدیاییە. ناتوانانی بەبێ ئاژانس کاری میدیایی بکەی و یەکێکە لە ڕایەڵ و هۆکارەکانی میدیا و ئەتوانین بڵێن وەکوتم بە کرۆکی میدیا ناوی بەرین. ئاژانسیە نادۆڵ لەو ماوەی کە کاری کردووە جگە لە وتمان مێژوەکەی و بەشە کوردیەکەی ئێمە وەکو کەناڵی ئاسمانی سپێدەش سوودێکی زۆرمان لێ بینیوە و تاکە مەزدەر و سەرچاوی دەرەکیمانە واتوانین لەوێەوە زۆرێک لەو بابەت و هەواڵ و باسانەی کە ئەگوزارێن لە جیهانە وەری بگرین و سوود لە سوورە و سوود لە تێکست و سوود لە کۆی کارەکانی ئاژانس وەرگرین و ئەمە خۆی بۆ خۆی یەکێکە لە خزمەتەکانی تر بە میدیای کوردی، چونکە بێگومان ئەکرێت من وەکو میدیایەک کە پەیوەستم بە هەرێمی کوردستانەوە کارەکانم لۆکاڵی بێ بەهۆی ئاژانسێکی وەکو نادۆڵۆ کارەکانم جیهانی بوونیش وەرەگرێ، توانین بەبوونی سوورە و تێکستەکان وێنەیەکی تر بدەین بە سپێدە لە ڕێگەی ئاژانسیە نادۆڵۆ، بۆیە جێی تەقدیرە و ئەتوانم بڵێم وەکوتم ئیزافەیەکە بۆ کاری میدیایی لەسەر ئاستی هەرێمی کوردستان، چونکە جگەلەوەی کە بە زمانی کوردیە بوونی ئاژانسەکە لەسەر ئاستی جیهانیش خۆی بۆ خۆی وێنەیەکی ترەداتە میدیای کوردی. هەماهەنگی کارێکی زۆر باشە بێ، هەماهەنگی بەواتە گۆڕینەوەی سوورە و گۆڕینەوەی ئەو ڕاپۆرتانەی کە پەیوەستن بە ناوچەکەەوە بە تایبەتەن لەسەر ئاستی هەرێمی کوردستانی ئێوە ئەکرێت سوود لە زۆر کەناڵ وەربگرن ببێتە سەرچاوەیەک بۆ ئێوە، چونکە بوونی پەیامنێری ئێوە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانە ڕەنگە زەحمەتێکی تیاوێ، بەس هەماهەنگی بۆ گەیاندنی سوورەکان بۆ گەیاندنی وێنەی ئەو جێگانە بە تایبەت ئەمڕۆ سوشیال میدیاش خۆی زۆر کاری ئاسان کردووە. ڕەنگە بڵێم هەر پەیامنێرێک خۆی ئەتوانێت لە یەک کاتە بە مۆبایلەکەی دەستی ببێتە پەیامنێر و هەواڵنێر بۆ ئێوە، لەگەڵ ئەوەشە کاری میدیایی خۆی بکات بۆ کەناڵەکەی خۆی. بۆیە هەماهەنگی یەکێکە لە هۆکارەکە یەکێکە لە کارە هەرە باشەکان. دووهەم فراوانکردنی کاری ئاژانس کارێکی خزمەتێکی ترە بە هەرێمی کوردستان و خزمەتێکە بە میدیای کوردی کە وەکوتم لە ڕێگەی هەماهەنگیەوە کرێت. لە ڕووی میدیاییەوە حزور خۆی بۆ ئاژانس یەکێکە لە شادەمارەکانی کارکردن. ئەوە گومانی تیانە، چونکە ئاژانس بەوە هەموو ئاژانسێک بەوە ئەتوانێت سەرتۆپ و کاری گرنگ بکات کە حزوری ببێ لە ڕووداوەکانە. لەسەر ئاستی هەرێمی کوردستان حزور زۆر گرنگە، حزور بۆ هەموو بوارەکان. یەکێکی تر لە خاڵەکان زۆر گرنگە ئەوەیە کە بواری کللتوری و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ڕەچاو بکرێەوە لە بەرچاو بگیری و ئاژانس گرنگی بەمە بدا. من زۆر جارێکێک لەو شتانی ئەیبینم لەو راپۆرت و لەو فیچەرانی کە لە ئەنادۆڵەوەی بینم کە کللتوری منتیقەیەکە گواستنەوەی وێنەیەکی بچووکی منتیقەیەکە ئەو وێنە بچووکە بێتە وێنەیەکی گەورەتر لەسەر ئاستی دنیا. بۆ هەرێمی کوردستانیش ئەم بابەتە زۆر گرنگە. ئێمە لەسەر ئاستی کوردستان دەیان و سەدان فیچەرمان بۆ ئەکرێت لەسەر ناوچە جیاجیاکان، خۆی بۆ خۆی گواستنەوەی ئەم وێنانش خزمەتێکی ترە بە خودی میدیایەکە و ئاژانسەکە لەگەڵ هەرێمی کوردستانیش.